بەڵام وەکو تەوەرەمانایەکی گشتگیرتر خۆی پەروەردگار بە تایبەت کە باسی ئایەی قورئانەکە بە شێوەیەکی تر باسی کرد ئەفەرمێ وإذا بدلنا آية مكان آية والله أعلم بما ينزل قالوا إنما أنت مفتر بل أكثرهم لا يعلمون وإذا بدلنا آية مكان آية والله أعلم بما ينزل قالوا إنما أنت مفتر بل أكثرهم لا يعلمون أجل آياتك لشويني آياتي تربيني نشاني بدين خواش أزانيت آياتك نشانة تشتك دينة أخواره بشان خوتي بدا هوارك نظنا تو افتراض كردو تو قصة وبختانة دروس كردو بل أكثرهم لا يعلمون بلام زورينان نازانا زانين خويتي براني برازينا زانين نقلبوني وينيك بشويتي دقا ودق قربو شتيك هيا نقلبو بمشكي تو تواني بيليتو وبرأي زور لكمبيوتر أزاني ألين أزاني ألين أي فلان كذا كرة زور ترزاني شوك أمانة شعرا وكاني ناويشي أزاني بلان إيما معنان ديناني الدروية تواني نوصفتين شوك ويانا كيمان لبرشاو ئەم وێنەیە کە شتێکی بەرجەستەیە لە دنیاشمانە طبعا نەقڵ بووە لە عالەمی ئەفکاریشە ئاوایە ئەبێ ڕاستیەکانی پێناسە وەکو خۆیان نەقڵ بوو بێ بۆ مێشکمان هەر وەکو کلیکەبێڵی کابرای جوتیار کە ببینە لە حەوزەکەی شکاوەتەوە بەیانی کە هەڵەستە خەمی لێ هاتووە وای زانی بێ ئەم شەو حەوزی ئاوەکە کلیکەبێڵەکەی خوار کردوتە بەڵام ئەوە شکانەوەی تیشکە و کارێکی فیزیکیە و پەیوەندی نییە بەسەر نەکلکە بێڵەکەەوە نەخەمی ئەوە ئەگەر ئەو لەسەر ئەساسی ئەوەی کە کلکە بێڵەکەی خوار بۆتەوە تەسەڕوفی کرد هەر لەوە وتی بەخوا بە کەڵکم نەماوە تازایی فرۆشم کە دەریێنە لە حەوزەکە پەشیمانە بێت لەبەرەوە وێناکردنی هەموو شتێکی کە لە ژیانی ئێمە خۆمانەی بینین فیزیکی بێ یان ئەفکار پێویستە بە شێوەیەکی ڕاست نەقڵ ببێ بۆ دەماخی ئێمە بە شێوەیەکی ڕاست نەقلیکەین بۆ کەسانی پەروەردەیانەکەین بۆی گۆڕانکاریەکە بە شێوەیەکی ڕاست بێتە دی جا ئەمانە هەمووی لە چێ وەرەگرینەوە لەو ئاەتەی کە خوای گەورە فەرمێ یەتلو عەلەیهم ئایاته ئەلەمەیە کە فەرمووی وەئیذا بەدەلنا ئایەتەن مەکانە ئایە بەم شێوە شامیلەی گشتگیریەی قورئان لێرە ڕوونە بێت یەتلو عەلەیهم ئایاته یعنی ڕوون یەکاتەوە قۆناغ بە قۆناغ لە هەر مەیدانێک کە پێویستی پێێتی مەیدانێکی عەقیدە بێ ئایەتێک گەنێرێتە خوار مەیدانی تەزکیەی نەفسە ئایەتێک گەنێرێتەوە مەیدانی ئیعدادێکی ململانە فکریەکەیە ئایەتێک گەنێرێتە خوار مەیدانی ئامادەباشی ئەم کابرایە بۆی ئەرک وەزیفەی ڕزق و ڕۆزیەکەی پێ ببەخشێ دیسان ئایەتێکی کەی بۆ نێرێتە خوار لە مەیدانەکان نابن یان لە قۆناغەکانی خوای گەورە ئەم ئاەتانی ئاوە ناردۆتە خوار جابرانی بەڕێزم بەڕاستی بیرکردنەوەمان لەم ئاەتە زۆر شتێکی فەرزە زۆر ضروریشە بۆ ئەم گۆڕانکاری کە ئیڵێ ئێمە یەکێک لە نقطەی هەرە سلبی گەورەمان لە مەدای 50 ساڵ لە تەوجیهکردنی ئیسلامی لە کوردستانە پەی نەبردنە بە جەوهەری ئەم ئاەتان یەتلو عەلەیهم ئایاته خوای پەروەردگار بۆچی ئەم هەموو ئاەتانەی ئاوا ناردۆتە خوار بۆ ئەوەی هەموو مەیدانە مەعریفیەکانی ئینسان پەروەردە بکە و لە هەموو قۆناغێکی استضعافی بوو بێ یا قۆناغی هجرەتی بوو بێ یا قۆناغی جیهادی بوو بێ یعنی ئامنوا وهاجروا وجاهدوا وآووا ونصروا هەموو ئاڕاستەکانی وردە وردەوە وەرگرتووە بۆیە ئەو سەحابیە بەڕێزانە دیواری هەڵچنراوی بەردەستی پێغەمبەری نازدارن عەلەیهی سەڵات وەسەلام بەپێی نەخشەی وەحی خوایی بۆیە ئەو نمونە بەرزەشن لە مێژووی ئێمە دیوارێکی هەڵچنراو لەو شێوەی کە خوا پێی ڕازیە کە خوا خەریتەکەی بۆ دانا پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام شەو و ڕۆژ قۆناغ بە قۆناغ لە هەموو مەیدانەکانی مەعریفیە ئەم ئینسانانەی وا پەروەردە کردووە هەتاوەکو ئەو دیوارە ڕێک و ڕاستی دروست کردووە نمونەیە بێ لە بەرچاوی ئێمەش ئەم دیوارە قایمە ڕێک و پێکەیە کە سەقفەکەی لەسەر وەستا
حاکمیەتەکەی لەسەر وەستا سەروەری شەرعی لەسەر وەستا بۆیە بەردەوام بوو هەتا ساڵی 1840 زاینی يعني 1300 صاري بيش و 1200 قصور صاري بيش و كز جرأتي نبو قانوني كي مخالف بشريعتي خواهي بالرجال باب الرجال لو كومريه او اندب كفري ازاني او اندب ازاني كشركة او اندب مجتمع على صلي صير بو كنابه هيج كسك او جرأة بدا بخوي قانوني كي وهذا أما يتعلم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة